یەکێکە لە کۆنەخواستترین و ڕەجعیترین یاساکان بەڕاستی هەمومان شۆک بووین بە دەرچواندنی یاساکە کە هەندێک لە پارێزەران و یاساناسان بە بڕیارێکی نایاساییدا ئەنن لە بەرەی لە یەک ڕۆژە سێ یاسا دەرچووە و بەڕاستیش جەوی ناو پەرلەمانەوەی کە ئەبێندرێت جەوێکی زۆر ناشارستانی کە کەس گوێ لە کەس نییە و بەرپرسیارەتێکی گەورە خەینە سەر ئەو پەرلەمانتارانەی هەر یەکێک لەو پەرلەمانتارانەی کە دەنگیان بۆ هەر بابەتێکی تر لە بەرامبەریە دەنگیان دابێت بۆ یاسایەک کە هەموو کاریگەریە نەرێنیەکان لەسەر ژیانی مناڵان کە مناڵان ئەخاتە شوێنێکی خەتەرەوە هیچ پارێزراو نابن مدەونەکان دروستە بێ مەسەبەکان بە دڵی خۆیان مەسەلەی هاوسەرگیری و مەسەلەی جیابوونەوە و کۆمەڵێک مەسائلی تری خێزانی و مەسەلەی ژنان و مناڵان لەویادا بڕیاری لەسەر دەدرێت پیاوانی ئاینی دەست ئاواڵاکات لە مەزهەبی جەعفەریە کچان تا 9 ساڵ ئەتوانرێت بدرێن بەشوو لەبەرەوە ئێمە بە هەموو جۆرێک نیگەرانین وەڕەتی دەکەینەوە ناڕەزایەتی ترمان دەبێت بەرپرسیارەتێکی ترە خەینە بەردەم سەرۆک کۆماری عێراق لەبەرەوەی ئەو یاسایە ئەچێتە لای ئەو و ئەوەی کە هەڵوەشانەوەی یاساکە لە ئێستادا ئەوەلێتی هەمومانە.